هونەرمەند کوێستان جەمال لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە. کوێستان سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش. زۆر سپاس. ئەمێ بپرسم لەم پێشانگایەدا بۆچی فۆکوس لەسەر ماتریال هەبوو؟ بەڕاستی لە دوای پێشانگاکانی ترمەوانەیە بە تایبەت ئەوەی کە هەر ئەم ساڵ کرایەوانێ لە موسیەمێک لێرە کە زیاتر کارەکەم بە قش کردبوو، بە قژی خۆم و کچەکانم، یعنی بڵین لەسەر قماشێکی خام گێڕانەوەی هیستۆریەکم کردبوو، سروشت و مەجموعەیە شت لەوەیە بە قش. بەڵام بۆ ئەم پێشانگایان حەزم کرد زیاتر فۆکس کەمە سەرەوەی کە ماتریالەکان تەنها ئەوە نەبێت کە من هێڵکاری بکەم لەسەر کاغەز یاخود بمەوێکاری زەیتی بکەم لەسەر فلاتێکی قوماش. پێم خۆش بوو تەجروبەی هەنێ ماتریاڵی ترکەم کە بەڕاستی خۆی کەمێک سەختە کارکردن لەگەڵیا، بەڵام بۆ گەیاندنی پەیامەکەی من لە ڕێگەی هونەرە بەڕاستی پێم خۆش بوو ئەو ماتریاڵانە تاقیکەمەوانێ. بۆ ئەو ماتریاڵانەی تایبەتمەندیەکیان هەیە ئەوەیە زۆر تەنەکن، هەندێکیان لە قماشێکی زۆر تەنک دروست کراوە. تایبەتمەندیەکەشی ئەوەیە کە بەرهەمەکە لە هەردوو دیو ئەتوانی تەماشایکەی و بۆی شاهد لە گەلەریەکەیە کە هەڵمواسیوە نزیکەی 10 سانتیم لە دیوارەکە دوورم کردو بۆی کە بینەر لە پشتی شەوانێ ئیشەکان ببینێ و لە هەمان کاتیشا ڕووناکی گەلەریەکە کە ئەچێتە سەر تابلۆکان سێبەرەکەی ئەچێتەوە سەر دیوارەکە. بەڵێ کوێستان قەبارەی گەورەی تابلۆ زیاتر ئەبینرێت لە پێشانگاکەدا جا لە پێشانگاکانی تر؟ بەڕاستی لەم ساڵانی ئەخیرە زۆربەی ئیشەکانم قەبارەی گەورەیانەیە زۆر حەزم لێ قەبارەی گەورەی ئیشکەم، ئەرکێکی زۆرە بەس زیاتر ئەوم پێخۆشە. قەبارەکانی مەسەلەن نزیکەی 5 مەتری تایە، 3 مەترە، 2 مەتر و نیوە، هەرە بچووکەکەیان ئەو بەرهەمەشینەیە کە لە سەرەتای داغڵبوون بە ناو گەلەریەکەیە هەڵماسیەوە، ئەوەش دوایمین بەرهەمە پێشکردنەوەی پێشانگاکە دروستم کرد. بەڵێ جیازی کارکردن لە کوردستانە و لە دەرەوەی وڵات چییە؟ من نازان بەڕاستی من زۆر دەمێکە لە کوردستان هاتوومەتە دەرەوە 24 ساڵە، بەڵام لەو باوەڕێیان ئەوەی کە ئێستا من جێگەی خۆمم کردوتەوە لێرەیە، ئەمە بە هیلاکەتێکی زۆر گەشتم بەوەی کە ئێستاتیایە. بەڕاستی نازان بڵم جیاوازەکە چۆنە، شتێک نییە ئێستا تهدیدی کەم بە چەند وشەیەک لە بەرەوەی کوتم دەمێکە لە کوردستان هاتوومەتە دەرەوە، بەڵام حتمما هونەرمەند لە هەر شوێنێکی دنیاە بێوێت کار بکات ئەتوانێت کاری خۆی بکات. کوێستان جەمال سپاس کە لە ڕێگەی سکایپەوە بەشدار بووی لەگەڵمانە.